لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی قوربانی پیرۆز ستافێکی نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین سەردانی مەیدانی ئاژەڵانی هەولێریان کرد و دواتریش چوون بۆ کوشتارگەی هاوچەرخی هەولێر وەک ئامادەکاریەک بۆ ئەنجامدانی قوربانیەکان لە دووەم ڕۆژی جەژنی قوربان. دیارە ئێمە هەموو ساڵێک لە تەواوی نووسینگەکانمان لە هەرێمی کوردستان قوربانیەکان ئەنجام دەدەین. جگە لە هەرێمی کوردستانیش بەڕاستی ئێمە ئەم ساڵ قوربانیمان دەبێت بۆ غەزە، قوربانیمان دەبێت بۆ ئەفریقیا و ئێمە قوربانیەکانمان وەکو ئۆفیسی هەولێر لە کوشتارگەی هەولێر دەبێت بە شێوەیەکی شەرعی بە شێوەیەکی تەندروستی. ئەوە جێ ئاماژە پێکردنە دەستگای خێرخوازی بەخشین بەڕاستی یەکەم دەستگان سەردانیان کردین وەکو ساڵانی ڕابردوو لە هەماهەنگی تەواودا دەبین لەگەڵیان بەڕاستی. یەکن لەو دەستگایانی کە ساڵانە بە بەردەوامی کوشتارەکانیان یان ئاژەڵەکانی قوربانی دەین بۆ کوشتارگە فەرمیەکان بۆی نیەت جگە لە گەیاندنی خێرەکە گۆشتێکی تەندروستە بەدەست هاوڵاتیان. بەراورد بە ساڵی ڕابردوو بە هۆکاری جیاجیا نرخی ئاژەڵی گەورە و بچووک گۆڕانکاری بەسەردا هاتووە. موسڵمانانی شاری هەولێریش ساڵانە ئەو ڕاستەیان دووپات کردوتەوە کە لە هەموو دۆخێکدا ئامادەی ئەنجامدانی سونەتی قوربانین. تەماشا دەکەین شەش ڕۆژ دەمینێتن دێ ئێرە دەری خەرچی هەولێری هەموو لێرەیە ئەوەندە قەرەباڵغ و ئیزدعام دەبیتن. ئێستا لە شەمووی ڕا ئەوەی دەکڕیتن ئێرە کەپسە هەتا سەعات 11 کەپس دەبیتن لە سەعات 3 شەوێەوە. دوای ئەوجە وەختی کوشتنەوەی دێ ئەوجە لە ناو جێژنەی خەرکەکەی پێشی وەختی عەز دەکا بکڕیتن دێ لە کنەمە نیشان دەکاتن دەرێت دووەم ڕۆژ قەسابی لۆ دەگرین وەکو چەند ساڵی ڕابردوو و ئیشاڵا زیاتریش دەست پێ دەکرێت زیاتریش دەکوژێتەوە لە چەند ساڵی ڕابردوو حیوانی گەورەش هەموو کاتێک هەولێر مەرەقی حیوانی گەورەیە مەرەقی حیوانی گسکەنی لۆ قوربانی و ئیشاڵا داوای لە خەڵکی هەولێریش دەکەم بێن لۆ قوربانی وەکو ساڵانە هەر لە بەرخاتری خۆی هەر لە بەرخاتری چار فەقیر و هەژاری. ساڵانە دەستگای خێرخوازی بەخشین ڕێگای دوور و درێژ بۆ خواپێداوان نزیک دەکاتەوە بە مەبەستی ئەوەی پرۆسەی قوربانی ئەنجام بدەن. ئەم ساڵیش دەستگاکە بە دروشمی فەسەلی لیڕەبیکە وەنحەر هاتۆتە مەیدانی ئاژەڵانی شاری هەولێر بۆ ئەوەی ئاژەڵانی قوربانی بۆ پرۆسەی قوربانی دیاری بکات. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.